لا راپەڕینەوە بۆ 22 ساڵ حکم. ئاگاداریەک لە زناکۆوە بۆ ئازاد 1700 برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن. بە ماوەیەکی زۆر پێشەوەی کە عێراق کوێت داگیر بکە تەشکیلاتێکی یەکێتی کرا بوو کە هێزەکان کرا بە 3 بەش. بەرەی کوردستانی و کۆبوونەوەی هێزەکان و دروستبوونی ڕایەڵەیەک لە دوای ئەو ناومێدی و ئەنفار و کیمیاوێ لە بینی خەڵک و پێشمەرگەدا خەرکی کوردستان ڕاپەڕینی کرد، بەڵام ئێستا مافی خۆپشاندانی نییە. بە هەموو لایەکمان بەلایەنەکانی ئێستا کە هەین لە ئارایە پێویستە ئەم دەستکەوتە گەورە مەزنە بپارێزین. بۆ مێژوویش ئەگەر سەیری وردەکاریەکانی بەرنامەکانی ئەو سەردەمەی ڕاپەڕین و دوکۆمنتەکانی بکەیت دەرەکەوێت کە ئەم پیاوە ئەندازیار و نەخێدارێژەری ڕاپەڕین. دۆکیۆمنتەری شەممە کاتژمێر 9:05 لە NRT و پێشکەشتان دەکرێت.